نەرانی بەڕێسڵاو لە بەرنامەی شار بە شار پێتان شادەبینەوە. ئەم جارە لە دەڤەری بادینانی دەچینە شارێک کە تەنها دەرگایەکی هەیە بۆ هاتوچۆ، واتە لەم دەرگاوە دەڕۆیت و لەم دەرگاشەوە دەی کە چیتێنە ئەم شارە مەگەر خۆت هەڵیتە خوارەوە ناڕێگانی. ئەویش شاری ئامێدی، پایتەختی میرەکانی بادینان. لێرە گفتوگویەک دەکەین بە یەکەوە لەگەڵمان بن، دەچینە ئامێدی، شارێکی جوان ڕەنگین، تا لەوێ ئێوەش ئاشنای ئامێدی فەرموو لەگەڵمان. خونهمی که دوکی وقتنه خونهمی که زخوی وقتنه خونهمی که تکایی وقتنه ئێرەیەکێکە لە کۆنتترین و سەختترین ئەو قەڵانەی کە مرۆڤ تێیدا ژیاوە، ناوبانجی لە قۆناغا جیاجەکانی مێژووی کوردستاندا هەبووە. 70 کیلۆمەتر لە سەنتەری پارێزگای دۆوەکەوە دوورە و دەکەوێتە سەروی ڕۆژهەڵاتی دۆ. شاری ئامێدی لەسەر یەک پارچە بەرد بنیاد نراوە کە وێنەی شارێکی شێوەی هێلکەیی هەڵکەوتووە. شوورایەکی خۆڕسق دەوری شارەکەی داوە. لە کۆندا تەنیا دوو دەروازەی هەبووە، دەروازەی ڕۆژهەڵات کە پێی دەڵێن دەروازەی زێباری و دەروازەی ڕۆژئاوا پێی دەڵێن دەروازەی بادینان. بەرزی ئامێدی لە ئاسی زەویەوە 300 بۆ 400 پێ و لە ئاستی ڕووبار و شیودا 1000 پێە. ئامێدی 1400 متر لە ئاسی دەریاوە بەرزە. ڕووبەرەکەی لەسەر ئەو بەردەمەزنا 171500 متر دووجایە. ئامێدی لەسەر شێوەی قەڵایەکی سروشتی بنیاد نراوە. خەڵکەکەی توانیوێتی بەرگری لە خۆی بکات و خۆی لە دوژمنان بپارێزێت. ئەم شارە دەکەوێتە نێوان دوو چیای بڵند، لە لای سەرەوەی چیای مەتین و لای خوارەوەی چیای گارایە، واتە کەوتۆتە ڕۆژهەڵاتی دەشتی زێوە. هەروەها لە ڕۆژئاواوە سپنێ و بادینانە، هەتا دەشتی سندی دەبینرێت. ناوی ئامێدی لەکوێ هاتووە؟ بۆ ناوی ئامێدی گەلێک بیرروبۆچوونی جیاجیا هەیە، لەوانش کۆنتترین سەرچاوی ناوی ئامێدی دەگەڕێتەوە بۆ کاتی ئاشوریەکان لە سەدەی 9 پێش زایندا نووسراوەتەوە کە لەو کاتەدا پێیانوتووە ئامەد یان ئامادی یان ئاماتی. ئەو ناوە هەتا سەردەمی بابلی نوێکلدی ماوەتەوە و پەیوی ئاماد لە سەردەمی پاشای ئاشوری شەمس ئادی پێنجەم لە ساڵی 823 و 811 پێش زایندا تۆمارکرا و دوای ئیمپراتۆرەتی میدی لە ئەکبەتان هەمەدان کۆتایی هاتووە. کیبداخ پاشماوەی ئەو دەوڵەتەی کۆکردە و پایتەختی خۆی کرد بە ئامێدی کە پێیان دەگوت بینای میدیا. ئەو ناوە دواتر کورد کراوەتەوە بۆ بە ئامێدی، بەڵام مەخابن دەوڵەتی میدی لە ئامێدی زۆری نەخاند و ساڵی 330 پێشزاینی لەلایەن ئیسکەندەری گەورەوە کۆتایی پێهات و هەندێ مێژونووسی تر هەن کە دەڵێن ناوی ئامێدی ئەمادەیە. ئەم بیرروبۆچوونە هەڵەیە و بردوێتە سەر ناوی عەمادەلدین زەنجی بن ئەقسەنقەر کە لە ساڵی 1926 و 1946 زاینیدا دامەزرێنەری دەوڵەتی ئەتابکی بووە لە مووسڵ کە دەڵێن لەسەر ناوی ئەو هاتووە، هەرچەندە ئەو ئامێدی دانەمەزراندووە بەڵکو و دوای وێرانبوونی نۆژەنی کردوێتەوە. ئامێدی شارێکی کۆنی کوردستان و خاوەن مێژوێکی کۆنە و بەڵگەی مێژووی لەسەر نەنووسراوە، بەڵام کۆنتترین دەنگوباسی ئەم شارە لە نووسراوەکانی پاشایی ئاشوری بە ناوی شەمس ئادای پێنجەم لە ساڵی 811 بۆ 823 پێش زاین بە ناوی ئاماد تۆمارکراوە. هەروەها لە سەردەمی پاشای ئاشوری ئەدێنرایی سێهەم لە ساڵی 1970 و 800 پێش زاین کە کوڕی شەمس ئادای پێنجەم بووە. ئەم ناوەی هەبووە هەتا سەردەمی بابلی نوێ کلدی بەردەوام بووە. شوێنەوەرەکانی ئامێدی
چونکە ئامێدی خاوەنی مێژوێکی کۆنە یەکێکە لە شارەپڕ لە شوێنەوارەکان کە ئەمانن. منارەی ئامێدی یەکێکە لە شوێناوەڕەکانی ئامێدی ئەوەیە کە لە دوورەوە دەبێت بە هوەرێکی ڕێک و پێک نەخش و نیگار ڕازێنراوەتەوە، بەڵام مخابن مێژووی بنیانانی بە تەواوی نازانرێت چونکە لەلایەن هەندێک نارانەوە نووسینەکانی سەر منارەکانیان لە ناوبردووە، بەڵام زۆربەی مێژوو نووسەکانی ئەو ناوچەیە دروستکردنی ئەو منارەیە بۆ سەردەمی سوڵتان حسێنی وەلی لە ساڵی 1534 بۆ 1576 بۆ میری میرنشینی بادینان دەجێڕنەوە. مزگەوتی گەورە یەکێکە لە شوێنەوارە کۆنەکانی شار و دەکەوێتە خواری منارەکەوە. لە ساڵی 1953 زانی لە سەردەمی میر ئیسماعیل کوڕی بەدرەدین لۆلۆدا دروستکرا و هەتا ئێستاش ماوەتەوە کە یەکێکە لە مزگەوتە هەرە گەورەکانی ئامێدی بە شێوەی قەوز دروستکرا و گومبەتێکی گەورە لەسەرەوەی هەیە و مینبەرێکی جوانی تێدایە کە لە داریمێ و دروستکرا و ئێستا لە مۆزەخانەی بەغدایە. ئەم منارە لە ساڵی 1953 زانی لەگەڵ دروستکردنی ئەم مزگەوتە دروستکراوە. هركجري وحتى سني هرزوريا دەواازەکانی ئامێدی دەواازەی زێباری واتە دەواازەی ڕۆژهەڵات. یەکەمین دەواازەی شاری ئامێدیە. ئەو دەواازەیە دەکەوێتە لای قەسری میرنشینی بادینان، دەواازەیەکی گەورە و جوان و قەوسە. لە ساڵی 1938 زاینیدا دوای ئەوەی کە جادۆبان گەیشتوتە شاری ئامێدی ڕوخێنرا و دەواازەی بادینان دەواازەی خوارو. ئەم دەواازەیە دووەمین دەواازەی شارەکەیە دەکەوێتە خواروی ڕۆژئاوای شاری ئامێدی لە نزیک دۆڵی قوڵ و پڕ لە دار و درەخت و ڕەزوباق کە پێی دەڵێن ڕووباری ئامێدی خوارو. ئەم دەواازەیە چوار ناوی هەیە جگە لەو ناوەی لەسەرەوە باسمان کرد. یەکەم دەواازەی مووسڵ لەبەر ئەوەی کە خەڵکی ناو شارەکە و دەوروبەری هاتوچۆی شاری مووسڵان کردو بۆیە پێیان گوتووە دەواازەی مووسڵ. دووەم دەواازەی بادینان لەبەرەوەی میرنشینی بادینان لە کاتی خۆیدا زۆر جار نۆژەنی کردوێتەوە بۆیە ناوی خۆی لەسەر ناوە. سێەم دەواازەی سبنە بەم ناوە نامراوە چونکە ئەم دەواازەیە دەکەوێتە سەر دۆڵی سبنە. چوارەم دەواازەی سەقافە خەڵکی ئامێدی لەم دەواازە و ئاوی خواردنەوەیان هێناوە بۆیە ناوی ئەو دەواازیان ناوە سەقافە. بنیاتنان ئاوەدانکردنەوەی دەواازەی گەورە کە بە قسڵ دروستکرا و دوو شوێنی تایبەتیە بۆ دیدەوانی کردنی دەڤەری خوار و لە تەنیش دەرگاکە ژوورێکی بچووگەیە بۆ پاسەوانیکردنی دەرگاکە و دەڤەرەکە، هەروەها پەنجەرەیەکی بچووک بۆ دیدەوانی دەرگاکە و دەڤەرەکە هەیە. بەرزەکەی 25 مەتر و بە ئەندازەیەکی جوان و سەرنجڕاکێش دروستکراوە کە هەمووی قەوسە و واتە بازنەیە. قەوسی دەرگاکە لە دیوی دەرەوەی دەرگاکە بە چەند نەخش و نیگارێکی جوان خەم لێنراوە. ئەو وێنەی لەسەر دیواری دەرگاکە لە بەردی حەلان دروستکراوە. هەندێک وێنەی کۆن و مێژووی لەسەر هەڵکەنراوە، بەڵام ناتوانرێت هیچ لەو نووسینە تێبگەیت چونکە ناخوێنرێتەوە و هەندێک کەس گوتیانە کە نووسراوەکە بە نووسینی عەرەبی و خەتی کوفی نووسراوە، بەڵام لەو بەروارە کۆنتر دیارە. لە تەنیش دەواازەکە لە قەوسی دیوی دەرەوەی دەرگاکە لە هەردوولا کە وێنەی دوو پاسەوانی چەکدار هەیە کە شمشێر و تیری قەڵغانیان لەدەستدایە و لە ژێر پێیەکانیاندا وێنەی دوو مارکە خۆیان لە یەکتر ئاڵاندووە تا سەر دەرگاکە کە نیشانەی هێزی میرنشینی بادینانە. هەروەها وێنەی قاچی دوو زیندەوەر دروستکراوە کە مێژووەکان دەگەڕێتەوە بە پێش هاتنی ئیسلام. نیوەی دەرگاکە شێوەی خۆرەکە ئەگەرەکی گەورە هەیە نیشانەی خواوەندی خۆر بێت. شاری ئامێدی شارێکی دێرینە. پێش هەزاران ساڵ ئەم شارە ئاوەدان بۆتەوە. ئەم ڕێگایە ڕێگای سەرەکی شاری ئامێدی بووە. ئەم دەرگایش دەرگای سەرەکی بووە، واتە تەنها لەم دەرگاوە ئامێدی هاتوچۆی پێداکراوە. ئەوەی کە دەبینرێت شوێنێکی سەخت و تا بڵێ ناخۆشە بۆ هاتوچۆ، بەڵام ئەو کاتە چۆن هاتوچۆ کراوە لێرە. بەڵام ئەوەی کە هەیە ئەم شوێنە دێرینانە شوێنە میجوانە وەک پێویست نەپارێزراون، وەکو پێویستیش خزمەت نەکراون. دەکرا ئەم شوێنە وایە بە هەزاران گەشتیار ساڵانە و مانگانە سەردانیان بکردایە بۆ بینینی کە ئەو کاتە خەڵک
بە چی شێوازێک هامشۆی ئامێدی دیێرینیان کردەوە. نهپرچی بندوشکا سنگاتو وکی چندی تو دبر خورا بچی و هندی شکی گومبەتەکانی گۆڕی سوڵتان و پاشا و میرەکانی ئامێدی شوێنەواری 4 گومبەت بەجێماوە کە دوانیان ڕووخاون و دوانیشان ماون. ئەم گومبەتە دەکەوێتە گەڕەکی مەیدانی ڕۆژهەڵاتی شارەکە. گومبەتی یەکەم ئێستا ماوە، ژمارێکی زۆر گۆڕی تێدای و چێلەکانیان تا ئێستا ماوە. هەروەها گۆڕی سوڵتان حسێنی وەلی و کوڕی سوڵتان حسێن کە لە مانگی شەعبانی ساڵی 1940 بەرامبەر بە 1576 زاینی کۆچی دوایی کردو و تا ئەمڕۆژ تابوتەکەی لە گومبەتەکەدا ماوە و کە لە داری مێ و دروستکرا و مێخی دارینی لێدراوە. گومبەتی دووەم کێشتا ماون لە تەنیش گومبەتی سوڵتان حسێن لە لای ڕۆژئاوە لە لای سەرەوە دانراوە. ئەویش لە دیوی دەرەوەی لووس نییە، بەڵام لە ناوەدا بە ڕەنگێکی جوان و لووس بری قەدار دروست کراوە. خوێندنگای قوپا. خوێندنگای قوپا قوپاکان دەکەوێتە ڕوبەری سەروی ئامێدی لەژێر هاوینەواری سۆلەفدا لە سەروی ڕۆژئاوای شارەکە لە کاتی خۆیدا وەکو زانکۆیەکی گەورەی ئاینی بەکاراتووە لە دەوری بادینان لە بەرامبەر زانکۆی ئەزەر بووە لە میسر. بۆ ناوی ئەم خوێندنگایە 3 بیر و بۆچونەیە. قوبا کە بێ دەچێت ناوی یەکەمین مزگەوتی موسڵمانان بووبێت لە مەکەی پیرۆز کە ئەم زانکۆیەشان بۆ ناوناوە. قوباکان لەبەر ئەوەی کە گەلە گومبەت لەسەر بانەکان هەبوو و ئێستا شوێنەوارەکانیان ماوە بۆیە پێی دەڵێن قوباکان. بە بۆچوونی مێژ و نووسان ناوی کوڕی سوڵتان حسێنی وەلی قوبات بوو کە ئەم خوێندنگای نۆژەن کردوێتەوە و ناوی کوڕەکەی خۆی قوبات پاشای لێناوە. لە ڕابردوودا خەڵکی هەر 4 پارچەی کوردستان بە مەبەستی خوێندنی باڵا داهاتن بۆ ئەم خوێندنگایە و دروستبوونی ئەم خوێندنگایە دەگەڕێتەوە بۆ سەردەمی 9 هیجری. ئێستا شوێنەواری ماوە کە گەورەترین شوێنەوارە لە دەڤەری ئامێدی، بینایەکی گەورەیە کە چەندین ژووری فەقەکانی تێداماوە، هەروەها چەندین شوێنەواری تریش بەجێماوە. دەرگای خوێندنگاکە دەکەوێتە لای ڕۆژئاو کە فراوانەکەی 2 متر و 80 سانتیمەترە و بەرزیەکەی 3.80 سانتیمەترە، بەڵام مەخابن ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم بینایە بەرەو لە ناو چوون دەچێت. اسمي سنة من تو نبي 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 من تو نبي ديتهيلم والله والله كسمي سنة ونهمي كيتي طميدي وقتنا خونا هيمي كيتي توكي وقتنا یەکێک لە شوێنەوارە دێرینەکانی ئامێدی کە سەرنجی ئێمەی ڕاکێشا ئەم شوێنەیە کە قوتابخانەیەکی ئاینی زۆر گرنگە. بە قوتابخانەی قوباهان ناسراوە پێش 500 ساڵ، زیاتر لە 500 ساڵ پێش ئێستا دروستکراوە لەلایەن میرحسێن وەلی میرنشینی بادینانەوە دروستکراوە بۆ شوێنی خوێندن. واتە لێرە خەڵک چەندین زانا ئەبێ لێرەوە فێر و کرابێتن و سوودیان بە میلەتی کورد گەاندبێ. بەڵام ئەوەی جێگەی داخە ئەم شوێنەوارە گرنگە وەکو پێویست ئاوڕی لە نەدراوەتەوە بەرەو وێرانەیەکی تەواو ڕێشتووە، کەسێک نەبووە خەمخۆری ئەم شوێنەوارانە بێت. بەڕاستی گرنگی ئەم شوێنەتانەیەتە ناوی نازانین چەند گرنگە و تا مێژووی ئەم شوێنەوارش نەخوێنیتەوە نازانی گرنگی ئەمە بۆ ئەم ناوچەیەکی وە. بەڕاستی هەقا شوێنەوار ناسان ئەو فەرمانگانی کە تایبەتن بە ئەم کێشانەیە ئەم شوێنەوارانە هەوڵی جدی بن بۆ پاراستنی ئەم شوێنانە. لێرە ئەگەر هاوکارم کاک ڕێبین سەرگا ینی لێرە پایە بە بەر دروست کراوە، ینی ئەو سەردەمانە سەردەمێ بووە خەڵک بە عەقڵێک کاری کردووە کە زۆر گرنگ بووە، زۆر پێشکەوتوو بووە کە بتوانێت شێوەیەک یا قوتابخانەیەک هاوشێوەی ئێستا ئەمە دروست بکات بۆ ئەوەی کە خەڵک سوودی لێبینە کە جێگایەکی گرنگە. ئێمە لە بەرنامەی شار بە شار هەموو ستافی شار بە شار هەموو ستافی کێنێن ئاوەتەخوازین شوێنەوار بگاتە ئەم شوێنە کار بکەن بۆ پاراستنی. بەڕاستی لێرە چونکە چەندین زانای گەورە لەم شوێنەدا گەورە بوو. هەرکەگری و حتا تنی هەر زۆریا ڤڕڤڕنە
بربرنا وان قهارا وان بلبيا ئامەدی لە ساڵی 1960 بووە بە قەزا و لە ڕووی ڕوبەرەوە گەورەترین قەزایە لە عێراقدا و ڕوبەری سەنتەری قەزاکە 2890 کیلۆمەتر چوارگۆشەیە. ئامەدی پێگاتووە لە 6 ناحێ ئەوانیش ناحەکانی سەرسەنگ، شیلاتزێ، دێرەلوگ، بامڕنی و جەمانچێ و کەمانی ماسێ لەگەڵ 309 گوند و کە تەنها 157 گوندی ئاوەدانە، 65 گوندنشینیش لەسەر ئاینی مەسیحین. کۆی دانیشتوانی ئامەدی 112,109 کەسە و لە 18,672 خێزانیش پێگاتەوە و سنتەری قەزاکەش 10,367 کەسە و بەگشتی لە پێکاتەی دانیشتوانی قەزای ئامەدیدا لە سەدا 11 مەسیحیە. زۆربەی زۆری دانیشتوانی ئەم ناوچانە سەرقاڵی ئاژەڵداری و ڕەزوباخن. قەزای ئامەدی 140 فەرمانگەی حکمی هەیە، 7,000 فەرمانبەریان هەیە، لە ڕووی پەروەردەییشەوە 161 خوێندنگا و باخچەی ساوانی هەیە کە بەم شێوەیە 123 خوێندنگای بنەڕەتی، 18 خوێندنگای ئامادەیی، 6 خوێندنگای ئێواران، 1 پەیمانگەی تەکنیکی و 5 باخچەی ساوایان، 32,387 قوتابیان هەیە کە 16,688 ڕەگەزی نێرینەن و 15,698 دیکەشان ڕەگەزی مێنێن و 2,726 مامۆساشیان هەیە. لە ڕووی تەندروستیشەوە 31 بنکەی تەندروستی و 2 نەخۆشخانەی تێدایە، 1 نەخۆشخانە لە ناوەندی قەزاکەیە لەگەڵ 1 سەنتەری پزیشکی ئێوارانیش. لە ڕووی ڕۆشنبیریەوە 1 سنتەری ڕۆشنبیری و 4 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنیان هەیە. چەند رادیۆیەکی تێدایە کە دایبەدن بە ئامەدی. لە ئێساشدا ئامەدی لە بەرفراوانی لە دەرەوەی ناوەندی قەزاکە چەند گەڕەکی نوێیان دروست کردووە و ئەم تونێلش بۆ ئاسانکاری یاتوچۆی ئەو گەڕەکانە و بەڕێوەبەرایەتی پەروەردە و پەیمانگای تەکنیکیە. ئەم تونێلە درێژەکەی 250 مترە و بڕی 25 میلیارد دیناری تێچووە. سپاسیاوەتکین، سپاس بۆ هاتنەوە، سپاس بۆ کەناڵێکی KNN و وەژی باژێڕێمە وەکو قەزا ئامێدی هەڵبژارتێک و ضمن برنامجت شار بشار کو افروکه السر آمدیه، روش آمدیه، کلتور آمدیه، جوانی آمدیه، گشت و گذاری آمدیه، شینوارت آمدیه افروکه هم باخوین. آمدی بخواه سال 1862 بوی قضا. امشین بیجین ایکش گونترین و مزنترین قضایت اتشين بجمية تهرمي همية و بروبري خوفا آمدي وكو سروش توي و يجوان و هالكف توي جغرافية جوان دي صا ايكش منطقة جشت و گزارية تهرما كردستان تيتا هجمارتني آمدي امشين هوصا تعريف بكين بنياسين کو جهه که گشتیاریه، شینواریه، جهه که و هر واسه قضایه که بیشین یا چاندنیه یا کشتوکالیه. آمدی یا نافداره دیساب خدان کرنا ترش و توالی و هر واسه بدرامت خواه تایبت فقی یعنی فقی الدور آمدی از بانای که مل چو دور دی پوی شکلی هبت همین جور فقی شکلی های بگره گوس، مشمش، خوخ، هنار، حلیک، هجیر، هرمیک و گیلاز و حتی دو ماهی که هر فقیه که تو بگیری او فقی الدوره کش دورت آمدیه تیتا چاندنه و روش هوایی و بوفی فقی گلکا باشه. آمدیه جی سنور الگل ترکیه جی یعنی سنوره که دریش هی الگل ترکیه و في دو ماهی که شکلی که رسمی جی درگاه که هاتیه وکرنه اتناف برامه و حکومت ترکیه دا درگاه که تجاریه درگاه سرزیری هم بیجینه اشعال دیوژیش لای دشتانه یاد شد بو هکاری وان و
حتی حدود ایرانه یعنی درگاهی که تجاری باشه شکه گلک نینه و بوی نزدیکی 2 مانگه و اوساکو مانگو نیوه که 2 مانگه کتیت کاری دا منطقه آمدیه دور آمدیه امشین بجین هر دو شورش الویره یعنی تایبت شورش ها ایلونه کل سالا شستویه که دست بکر بنگه وی دست بکاوش منطقه آمدیه بو هر وساعت شیم بجیم شورش ها گلانجی 26 گلانجی الهفته و شش هر دی ساعت چریز که توی شورش الوان چیایت دور آمدیه دست بکر بو و خلقی که زور قربانی دایه و خلقی که زور في منطقه بجین شهید بویه و خلقی که خوراگر بوینه و بارا بتری در بدر بوینه و نکاجی يعني ایکش وكيد بيجن منطقة خوراگر هرمي خلقی اومدیه بکتتنش 2 آیین سرکی آیین اسلامتیه و مسیحیت و دبر دا هبون چولکه الآمدیه جیان و جیان آن الگلک اوام مروفا بک ود بوران بیک و فرق و جدایی هبیتن و هوالین یا ایک و دود کر و هر ایکی جوان مروفا حساب کرد که او مال جیرانوی و کی مالاوی او و رز و احترام ما بین هبو و نویان و دل رشید ناف خلکی وی باجری دانه بو. لسالی چند جولکه لیرنما؟ جولکه هجره کرد بشکل بون پشتی دولت اسرائیلی که اعاز داره که همی کم ببن فلسطینه اوا مروفا هجره کش ویره چون بویره و حتی نو کجی وکی معلومات که خلق عیال وان و نویت وان گریداین آمدیه و تین سردان آمدیت کن و گلک بخوشن تکلیا خلقی آمدیت کن و الهل آمدیه بخو نو که جهت آینی هنه مرقد اکش مروفت وانت مقدسیت چولکه هیا و تین چنه سروی جهی یعنی زیارت وی جهید کن بو هندکو او شینوارت وانال في دفره خلقي اومديه تندرويل دفنينه يعني فرق نينا ما بين مسيحي وبسلمان يعني ام افي شولد بينن وقت نخوشك شبيتن مرنك شبيتن يونجي كيف خوشك شبيتن خلقي اومديه شو فرقينو اخنا ما بينه كو افا مسيحيه وانا افا بسلمان ئەم شارە لە ڕووی هونەر و ڕۆشنبیریەوە شارێک بووە بەردەوام پێشەنگ بووە لە ئێساشدا ئەو شارە وەکو خۆی ماوەتەوە هونەرمەندان تەحسین تەهای خوالی خۆش بوو و چەندین هونەرمەندی دیکە لەم شارەدا هەڵکەوتووە بەڵام ئەوەی کەسانی ڕۆشنبیری و هونەری ئەو شارەیە باسی دەکەن لەلایەن دەسەڵاتی هەرێمەوە ئەمەدی شارێکە پژوێخراوە هر لکوندا آمدی جهک بو جه روشنبیری و ثقافت و کلتوری بوده چونکو ما قطابخانه قبهان میجوه دا بندهک بو بندهک ثقافی بود وی سردمی 12 علم لتات نخواندن خلطی همی دورا تاد نویره و علم جیواس لتات نخواندن وی سردمی دا مهبونه روشنبیرت باش هبونه نویسرت باش هبونه استرانبیجت باش هبونه نمونه اگرم بین سرب کبین بو تاریخ دبینین حمتی تووی وکو هنر وکو استرانبیج فلکلوری حمتی تووی هبویه توی سردمی دا دیساما وکو شعار هبویه حمیدی هبویه که توی سردمی دا استران بیجین پسنا وکو شعر پسنا پاشایت وی سردمی ترن دیسان کساتین هرت برنیاس هبونه الدورا آمیدیت بوار جدا جدا جا نمونه ما صادق بهادین هبویه وکو نویسر ما
بێژین بەیتربەدی ئەرزی هەبووە ئەحمەدی ناڵبند هەبووە تەحسین تەها هەبووە ئەوە هەمی ئەو کەساتی نێلدەڤەرێک و بەرنیاز و سەر مستەوەیە هەرێمێ ئێستا چۆن ئێستا کە باست لە ڕابوودا هەبوون ئەمانە ئێستا بەڵێ ئێستا لە قەزای ئامێدی 12 تیپ و سنتەرمان هەیە ئەو سنتەر و تیپانە دابش دەبن لەسەر ئامێدی چونکو ئامێدی 6 نەحیمان هەیە لەسەر قەزای ئامێدی لەو 12 تیپ و سنتەرانە سێشوان سنتەری ڕەوشەنبیری هونەری و تیپا موزیکی ئامێدیە و کوما دەڤەرە ئامێدیە سنتەری ڕەوشەنبیری وەکو ڕەوشەنبیر دەڤەری کارتێتن تیپا موزیکێت مەجاالێ موزیکێدا و سترانی ئامێدیە کارتێت و تیپا دەڤەرە کوما دەڤەرە ئامێدیە وەکو زارڤەکترن شولێ زارڤەکت نێتێت باوەرێ دۆمە باش کارێکی باش هاتیەکردن ئامێدیە پەرتوخانە هەیە لە ئامێدی پەرتوخانەک هەیە لە ئامێدی باشە پەرتوکێت باش لێ هەنە خەلک سەردانێ لێتیان پەرتوکە وەردێنن خینن وتمەجاالێ شانوێژدا هەر تێڤندا ساڵێت نوتێدا شانوگەری هاتینە پێشێشترن ئامێدیە و vêgovêjî yani berdam şultenetinin şule şanوێ ئەچیت ویسەردەمی دۆمە چونکو کێموکاسی هە هەبن شولینم بێ کێموکاسی vê ezmêda yani ez bawerim eger tiştekî baş berdestê me hebû daşên tiştê baştir tên yani meselêt maddî me zerara kirî piştî herêm qeyrana darayî ketîne rastî şûlê me jî kêmasiyê ketîne چەند هۆڵتانی هاوشێوێم هۆڵە بەڵێ وەکو هۆڵ نمایشکردنی مەسەلەن شانۆیە بەڵێ مۆسیقایەک یا ئاهەنگگێڕانێک چی هەیە ئەف قاعام تێڤە تابان قەز ئامێدی هەمی ئەف هۆڵە مەیە هەی ئەو ژی پێش وەختێکی مە پڕێکە تەنها ئەم هۆڵە هەیە ینی بەێ بەێ کەمەکوریە مەسەلە مۆدیە گەر پارە هەبیتن ئەکیت ئەوەجی دێ چارەسەر بیتن چونکو پێش وەختی جەنابێ محافظی بخول وێرێ ئامادە بوو ئەف داخوازیەمەش جەنابێ ویتریە دێ هاریکار بیت ئیشەڵاق ئەکۆ باش دێ چێبیت بوو دەبەرێ چونکو قەزا ئامێدیە موقع وێ جغرافی gelek زەحمەتە ژێک جودانە ئەس بارم سەرمستەوەی عێراقی پشتی تلعا فەرماسترین قەزا وەکو ڕووبەر يعني اگر قاعك جي بهتا شيترن تغطيه منطقه هميه ناكتن چونكو شش ناحيه هريك المنطقه كوديره يعني هريك نيف ساعات شي كودو ديره فرضا اگر هولك بهتا شيترن اوميديه يكونيموسي خلتي دبر كونيموسي ريكو 2 ساعات بزحمه بديه تبيره ان نمونه شيلاد زي ان رخدي لە ئەمێدی زۆر کەسەن سەرقاڵی کارێکی تایبەت بە خۆیانن بۆ نمونە لەوانە دروستکردنی ڕاشی لەم شارەدا تایبەتمەندی خۆیە لەوێش کۆی دوکان و بازارەکان ڕاشی تێدایە بۆ فرۆشتن ئەمە جگەلەوەی چەندین بەروبوومی دیکەی تێدایە کە زۆربیان بەرهەمی ناوچەکەی خۆیانن تهيلم والله كشني شنا هنا همي كي تاميدي وقتنا پل وقتی که پل کنی ئەمە پشکۆی تێکەن ئاگرۆنیە ئاگریت کنە بێر ئەمە پشکۆکرێتە ئێرە مەسە پشکۆی دار بەڕۆ لێرە بڵێ پەلات کنە پەنیە هەڵکەن پەلات کنی بەڵێ دیگەرە پەلۆت کنە ئەمە دوایی مەسەمە داخرێت لێرەمە ئەم جۆرەیان وەکو کوڕەوتی خاوەنەکەی دوو جۆری مەسە ئەمە لێرە ئاوەکرێت لێش ئەتوانرێ مەسە چا لێرا بکێ ینی سەماوەرێکی کوردەواری زۆر باش و زۆرینێتر بە یەک شت بەکارێنی لە چاش و لە ئاویشە ئەمە لەکوێ ئێستا بەکاردە ئێستا وڵ ئەمێدیش دەکەنە ئامێدیش دەکەن بەس گوندەکانیش دەکەن گوندەکە چێ بهەن ئەمانی لە جیاتی نەوت و ها جدا نفت هەیە جدایە نه ئەمە نەوتشتی ناوی چی بەزە بە پەلە ئاگریە پەلە دەکە وێرە بەڵە گەرم بیت ئەوەدەکە گەرم بیت چاداگی پیدان نەسە چاداکەیی ئەتوانین چاشی لەسەر دامنێەوە چاداگەی قەپە خصوص هەیە چاداگی دەنەسە
ینی قەباغەتری ژەیە کە چای لەسەردا قەباغەتی جای. بەڵە 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 دەست ئامێدی خۆشەوە نیە خودی خوش الحمدلله خوش الحمد باشە باش الحمدلله خەرە باڵق نییانی نه قرا بالا آمده بخونه بیان تا آمده بخونه همین مروته که کسی بیان نیه بله همین مروته ئێستا ئەمە بیانین لێرە اظن نه بس نیاز اینه که بيت غریبه وای. مثلا وقت اربیل سلیمان بيت وانا وای ئەمە ترشی کوێ ئەمە ترشی ئۆمەدیەیە ترشی ئامێدی خۆتانە بەلا زۆرنم ترشی ئامێدی خۆیانتمان لێرەی فرۆشن ئەم گوێزەی کوێە دیژی منطقەیە ئەمە گوێزی منطقی ئامێدیە منطقە ئۆمەدیەیە ڕێبین ئەمەش گوێزی منطقی ئامێدی ئەمە جاترەیە ئەو جاترم جاترەژی تەمەنی خۆمانە طبعا ی ئامێدیەوە ئۆمەدیە ئەمە هەل لە ئامێدی دروزە هەر ئۆمەدی دەزبێت ئاشێ تەحینە بەیاری ئەمە لێرە سەرفیاتی زۆرە زۆر خەڵکی زۆرە خۆشەوە نیە خۆشە ئەمە ڕبا هەنارە بەس ئەو شەقلەوەیە ئەمە شەقڵاوەیە ئەنی ئەمە پێشتە بێن نەدەکەتە ئەمە خارجی ئامێدی وایە ئێستا ئەمە هەموو زیاتر شتی خۆتانەوە نییە منطقە ئۆمەدی ئەمە مێوژی خۆتانە ژۆڕەشە ئۆمەدیە مێوژە ڕۆژی ئامێدی بەلا زۆربەی شتەکان ئامێدی شتی زۆرەوە نییە بەلا باشە سەرتان گرانێ ئارزانە والله باشە مناسبم ینی ئەمە ساوە چەندەمە نیف کیلو 5000 5,000. 10000 تحینا ئۆمەدی بله همچینه لچو هیا لچو لە چیا بۆ نیشی خۆشە جاترە ئێوە لێرە بە چی بۆچی بەکاری دێنن ئەمە نوک تو زانی نوک چیه؟ نوک نۆک دکو هیره دجنه نوک هم دجنه نوک نۆک نۆک لەب لەبی آفرم دیگه نوف آف کوه خوش بیتن کنار زلاته خوش بیتن وقتی دیجی مثلا پیتا کل ببن تو سه چهار دواب کرده به خدا بجی دیا پیچه بنوه و معدجی باشه بس لازم خدانی ضخم نبی بێ زەخت نەبێ خۆ ضغط بلند کتا هکه با همین تشتا باشه گلک فایده گلک دوکانی خۆتانەوە خدا ایجاره بله چی کاری کە دەکەن لێرە خدا سوپا چید کم طباخ چید کم مشعل چید کم ئەم پیاوە هاوکاری دەکا اوشی برادر من هم هل دفن صبری تۆ بەتاڵیشی یعنی بێ تااقەتی دەی لە ماڵ دەرت شو كثير جوا طالع لە ماڵ دەرت دەکەن دەی لێرە شغڵەکە ئەو باشە شوێنی حەوانەوەیە بله والله دەی لەشتان ساغ شاڵە مراد بعدينهم بيقولوا يقولوا وتيا يبيا كوبلاغون عاصمة كردستان ابو ابا وأربيل عاصمة كردستان يبيا كوبلاغون ئەو گەشتیار نایانێرە دهێن بەس زۆر ئێستا باش نیە باش نییە جاران قەرەباڵق بۆ باشتر بوو وڵا هەڤینێ دەبیتە ئێوە ئەمانە لەکوێ دێنن وڵا هەمینە سێمێ سێمێ ئەلۆی سێمێ سیمێر لێوە دێنن بۆێرە بەێ ئەم دوکانانە دوکانی خۆتانیا کرێ وڵا بەکرێ کرێ چەندی دوکان کرێ دوکان وڵا ئێستا دوکان بە 100,000 بە ملیۆنەکە ئەمە چەند دەکەن وڵا ئەمە بە 600 باشانی وڵا باشە باشە ئەی مەسەن لەگەڵ ژیان و گوزرانی خۆتان لێرە مەسەن ئێستا پێ پیرەلاوتی ئێرە پایتەختی میری بادینامە بەڵام ئێستا بۆ تۆ بە گوندێکی بچوو تا چەند ئەو گلەیە هەیە لێرە والله طبعا قديم ده أميدي ميرجعبو تاريخ عمري كان 1000 سنة 5000 سنة حكمي لمنطقة هني كده بس إيش ظروف بدل فيها مثلا قلت ما قلنا ما ظروف تغيير يعني سا بچوو بۆ تۆ ئێرە أبونا بتشوف ويا بس وقت بري ما يعني منطقة نماوة خلقك نهت عليها يقول ده كذا ده كذا نماوة هكذا ما مثلا بصد من أطرافها كابول لهنا نفس الشهر ده بيت ازدحام استنى ما جاران لە گوندات نێرە شتیان دەکڕێت أمون ليرة كان بروا منطقة مدينة ليرة ئێستا کەس نایە والله هنا بس كيف ئەمانی کە دێن شتەکردن خەڵکی ئێرە خلقي ليرة أنا وخلقي أطرافها كان قل لي شراكة بس مثلا سرجوا ديدي الشاخ قلت قال لك ما سرجوا
سیاسیەکان کە کامەڵ دەبن لە کاری سیاسیدا دەگەڕنەوە سەر ڕێچکە ڕەسەنەکەی خۆیان لێرە پیاوێک لە دوای ئەوەی کاری پێشمەرگایەتی و چەندین پۆستی سیاسی وەردەگرێت ئێستا لەم باخ و باخاتەدا سەر قاڵی بەخێوکردنی ڕەز و باخ و ئاژەڵداریە ئەمە جگەلەوەی ئەم پیاوە لای ئامێدیەکان بە کەسایەتێکی گرنگی ناوچەکەی دەزانن. بەڵە بینەرانی بەڕێزماوەی دوو ڕۆژ ئێمە لە ئامێدی سەرقاڵی تۆمارکردنی بەرنامەی شار بەشاری ئەچونە لە هەر کەسێک گەگەر ڕۆشنبیر بێ هەر کەسێک لە ئامێدی بێ دەڵێت دەبێ محەممەد محسین بدوێنیت ئەگەر نا بەرنمەکەت کامەڵ نابێ ئێمە دێ هاتینە ناو پرۆژەیەکی پەلەوەر هەم پرۆژێکی کشت و کاڵی هەم پرۆژێکی ئاژەڵداریش ئەم پرۆژەی کە باسەکەین یا ئەم شوێنێمە لێوەساوین شوێنی کاک محەممەد محسینە ئەم لە کاری سیاسی و حیزبایەتی و پێشمەرگایەتی کە خۆشی پێشمەرگەیشی دێرینە خەباتی کردو بەردەوام بووە ئێستا وازیێناوە بە کڵاوێک ئەی کاتە سەری و ئاینەکەک دەیکاتە چاوی خەریکی کاری کشت و کاڵ و ئاژەڵداری و پەلەوەرەواتە ئێمە پێڵێن بە زمانێکمان دەواجینیان هەیە لێرە ئێمە گفتوگویەکەی لەگەڵ ئەم پیاوە لە ناو باخەکەی خۆی کە خۆی ئەڵێ من زۆر ماندوو ئەبم ئەڕۆم ڕۆژانە بۆ لای مەڕەکانم ئێوارانێمە بۆ لای مریشکەکانم سەرقاڵی ئەم دروێنەی ئەم جیایە و ئەم ناوچانە ئەبێت خزمەت دەکاوە حاصل ژیانی خۆی تەرخان کردو بۆ خزمەتکردن بەو شتەی کە هەمومان پێویستمانە و پێم وایە سوودێکشی هەم بە ناوچەکە و هەم بە خەڵکیش گەیاندووە چکە وەک پێشتر گفتوگویەکم کرد لەگەڵیا کە چەندین جار هەوڵی داوە باشترین پرۆژەی پەلەوە بێنێتە کوردستان و تاکو لەو ڕێگەوە خەڵک سوودی لێبینە و کۆمەڵێ ئەوشمان بین نەچێت کۆمەڵێک کرێکاری زۆر لێرە کارەکە لەگەڵ یاکە ئەو برایەزیدیانن کە بە بۆنەی شەڕی تیرۆریستی داعشەوە ئاواری کوردستان بن سەیدا سڵاوت لێبێت ماندوو نەبیت لەش ساغ بێت یەکەم پرسیار بابەوە دەستویەکەم بەرنامەی شار بەشار لە ئامێدیە تۆ باسێکی ئامێدیم بۆ بکە باسێکی خۆتانم بۆ بکە لە ئامێدی شارێکی جوان بەڵامەوەی کە جوانتراتین تۆ لێرە خەریکی کشت و کاڵشتی بڵێ الپێشیە بخێرۆنەکۆ گەرم هەواڵێن کەنالەکەین ئێنکەین و هەت نەبێرە بی بەرنامەی پێشکەشکەن بوو پێزانین سەر ئامێدیە بوو خەڵکێ کوردستانە بدەنە ڕۆهنکردن و نیازکردن ئەس خەڵکی ئامێدیەمە و ئامێدیە دای پەیدا بوویم الآمدی باجره که کب نکو همچین بیجین سردم میتلانیا و یه زرادشتیا و یه آشوریا و یه عثمانیا و حتی گهشتیا میجو ابروکا و شینوارد کبن تیدا هنش وان شینوارد جه همچین بیجین کورا سری جه کجه زرادشتیا و درگه جیری کو گلکی کبن و اون بیجن درگه جیری درگه میسال و درگه بیرخی دیسان کو درگه بادینان درگه زبار اوجی دیسانیه هی اوجی کو زبرتبه بوده من کبن هر وصا جهه که عبادت جیا آنکو ایک شزا پیغمبرت وان اسحاقیل یه بشارت یلویله و جهی ویدیوره نکزانه حزانه کو اوجد بجنه هر وصا جامعه آمدی گلکیو کبن الپیشیا کو جامعه جیبیتن آثارت ویدیارن کو کنیشته بیا پاشی کنیسه بیا پاشی جهه بسلمانه بیا بش کبن دا ابجت دا هی هر وصا قبهان هی رباد آمدی بلکه جنابتا سردانا وکر بیتن ولو اسنا دیروک نویسم آن بس وکو شت اجد زان ما وکو اویجی پیشیا 500 ساله آنکو السردم كيفن دا أبا جامعة بيا جامعة كاخندنا آيني بيا بلكي وكو علاقة تويت آيني الجل جامعة أزهر مصرية تبين والجل جامعة اسطنبول تبون تبادل علمية تكنت نابرا هدو كادال في قبهان دا ونكجي آثار وديارن قسمة تويت داخلي ديارن همی بگلک یا آشکاره شلوکی و آمدی برنگی بی وکو تاریخ و از بجم شلوکی دیتر و دیسان خلک آمدی بخو وکو باجر او بنمالتی داد جینا و نعشیرتن آمدی خلک باجر یا بلکی بنمالن ناف آمدی داهن و بنمالاجی پترش هفته هشته بنمالانه امشین بیجین و ابجید مینیتم بو نویسرت ابد کو دیروکت نویسن ان شاء الله دکویت بردست خلکی من پیزانین هنه کو دکتر مسعود کتانی نو کیوت نویسیتن سر دیروک آمدی ده پتر رانکرین سر ده برن اسم پیخوشین از تفاصیل عائلات بیجم بردا و هر وصل دیسانت آمدی پلا کریتر و یا مشهور بیا بو
خوێندنێ و زانینێ و خەڵکێکی بسپور و شارەزات ناف باژێڕێدا ئامێدیە شکەڤندا پەروەردە بووینە و بڕوانامێت gelek مەزم دەست خۆبەینایە بۆ ئێستا خۆت سەرقاڵ کردو بە وێنجە و مریشک و ئاژەڵداری و ئەمانی ئەم ژیانت بەلاوە ئاسایی سادەترە خۆشترە چییە؟ ئەویلەمە شکەڤندا و بنەماڵەمە حەش ڕێنجبەریە و کەسەبەتەوە کردی نەشمە دەست پێکیە بەلکیش بۆ پیرت من حەس کەسەبەتەوە کردی و ئینسانێت ڕێنجبەر بینە یۆ دیتر ئەم ڕێنجبەرێت کورداتیە بینە شکەڤندا ما پتر سێزدە شەهیدات خێزانەمەدا هەنا بەلکەی خەلکی شۆڕەشە ئەیلولێ و گولانێ دەست پێ کرد بیت دەستپێکە شۆڕەشە شێخ عەبدولسەلام بارزانî بنەماڵەمە توێت ناف هێزێن لەشکەریدا و شۆڕەشێن کوردیدا ئێگلیپێکێ چل شۆڕەشە شێخ عەبدولسەلامی بیت شێخ ئەحمەدی بارزانî بیت یان ژیا کومارە کوردستانی بیت لەگەڵ بارزانî نەمرد و هەروە ساڵ شۆڕەشە ئەیلولێ و هەروە ساڵ شۆڕەشە گولانێ و هەروە ساڵ سەرهەلدانێژی ئەف شۆڕەشەژی چنە چوینەک و مە خوین تێدا نەڕژت بیتن و دیماهێکە دیسان من کارێن عمرێ من 16 ساڵ بودەم ئەزمە پێشمەرگەل ساڵە هەفتەیە نەهێ ئەس ێ بەردەوام بیمە کارێت پارتیزانیدا و هەمی چالاکێت gelek مەزنجی me beşdarî têda kirîneve heta ku gehiştiya qonaxên serheldanê wan dîsan jî em her pêşmerge bîne û heta gehiştiya qonaxa sala 2005 ku Partî Demokratîk Kurdistan per dît ku ez rolê xwe wekû partî hizbî bibînim ez kirime berpirsê leqa Amêdiyê leqa 18 û 5 sala min şiyam xebatê tuê hizbê tuê leqê da bikeme ve wî demî da jî bizabêt min hemî ew bîne bê ciyawaziya partiyatî û ewan kadê çi qazancgehîn me xelkê de bere Amêdiyê ez dibêjim min nebêtin ez ciyawazê bêxim bes nûke xelkê gundê menteqa me jî mutemeddintir lê hatin jî Amêdiyê da şikevin da دوژنی هەبوون ئەو دوژنی بەلکەی بۆ خزمەتێ بۆ پتر عیال هەبوون سەروی ئەسۆسی ئێک زەنگین ببات ئینانە بە و پێچێ ببە ئەوان بەس شکەون دا هەنگی من گولێ بووش بۆ پیرت مەحەتانو کە هەکە هەندێک دوژن هەبنجی کەتەک و گەلێک و کێم ئیلا ئەوانجی ئۆریشەک هەبیت یان خێزانەوەی ئەمرێ خودێ کردبیت یان زاروک نەبن یان ئەبە نەبیتن اینجا ئێکۆدی ئینۆ بیتن هەکە وەکێدی طبیعەتەکێ ژنێکە یا ئینۆیەوە و پێک بەژین ئەس بارناکەم ئەبێ دوو ژنات ئینن وەکو شەرعی ئیسلامێکی کو حەلال کردیەوە کوشتیەک خودام بکەن ئان شتیەک مافێتوا بدەنە بێ بە ئەوان ممکنینە ئەس خول بێ بارێنینم کو ئەو عەدالەتە بیت بەر هەندێ ئەوێ دووەت ئینن و سێوت ئینن چارەت ئینن حیلل خوژی دکەن و حیلل شەرعی ئیسلامێکی دکەنە بە ئەوە بدرستی هزارە ئێک پڕێبە نابەتن و ئەگەر مروی ئۆریشانە بیت ئەس بارناکەم مرۆڤ هەکەر ژنا دوێ بینی دێش بەر هەندێ ئینیت کو مروی پتر ژنا خۆی ئێکێت بێت وەختێ تەینە تو عەدالەت ئامێدی خۆی شارێکی مێژووی و گەشتیاریە ئەمە جگەلەوەی کە چەندین ناوچەی گەشتیاریش سەر بەم قەزان لەوانەش سۆلاف بەری سێلێ ئەشکەوتی ئینیشێ گەلی ڕێکان و سەرسەنگ و چەندین شوێنی گەشتیاری دیکە کە لە دەوروبەری قەزاکەدان. هەرچەندە ئۆمێدیە دەرگەهێ گەشت و گوزۆر و بەهدین ئۆخرەیە ئەم شێت ببینیە کوردستانی هەمیە و بۆ ژێڕێکی گەلێکی خوشە و گەلێک خەلکی یەهۆتە سیلۆڤێ و مەسیلۆڤەکە هەیبێدەکە و ڕیبۆرە ئۆمێدیە جهێکی گەشت و گوزۆرە و سەوەدی مەستۆف تێن هەر کوێتێ و حتا ئەبدیە سووریە و گەلێک جهۆ عنی منطقە شاقرا و سەمی قەسەبێت سیلۆڤێت کەن بس چند أن متأسفين بوبيش ولي حطونك حكومة ما بريقوا ندى سياحما يك جوزينو سيوحيل أوميديننا يك موتيلو سيوحيل أوميديننا يك فندق سيوحيل أوميديننا أم نظن السبب شاب وتشينو كان وإدارة حكومة يوفي ملتي ده هك هتستوي سيوحي هكو كنا بيتنها مدة صوت موظف باشور كان أمنينا أم الفيدا كيف شكل بوما خوشنا لێرە چەند ناوچەی سیاحی سەر بە ئامێدیە ناوچەی سیاحی مایە هەی سیلۆڤێ مایە هەی ئینشکێ مایە هەی ئۆشەوە و ساسینکێژ مایە هەی باش
شاری ئامێدی خۆی شارێکی تا بڵێ جوان و ڕازاوەیە چەند شوێنێکی گەشتیاری گرنگیش هەر سەر بەم شارن و سەر بەم قەزایەن ئێمە ئێستا لە شوێنی گەشتیاری سۆلافین کە زۆر بەمان بیستمانە و زۆر بەشمان سەردارمان کردووە بەڵام ئەوەی تێبینی ئەکرێت لەم شوێنە گەشتیارانەدا وەکو هاوڵاتیانی ئەم ناوچێژ دەڵێن حکوومەت وەکو پێویست خەمخۆری شوێنە گەشتیارەکان نییە ئەمە لە کاتێکدایە کە لە هاویناندا لە ئێسادا ناکە شەڕی داعش و دۆخی ئابووری هەرێمی کوردستان بەرەو خراپبوون ڕۆیشتەوە و شەڕی داعشێ بەڵام لە پێشدا چەند هەزاران گەشتیار ڕووی لەم ناوچانە کردووە ئەوەشی کە هەیە ئەبینرێت لە وێنەکانە کەی بینین ئەوەیە کە ئەو شتێککە کراوە بە دەسوبازووی دانیشتوانی ئەم شوێنە کراوە یاخو خاوەنی ئەم سەیرانگایانە کراوە ئەینا حکوومەت هەرێمی کوردستان هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری پێشکەش بە ئەم شوێنە گەشتانە نەکراوە لە کاتێکدا لە پێشدا چەندین ئوتێل و مۆتێل هەبووە لەم شوێنەدا بەڵام ئێستا بەداخەوە ئەوەی کە هەیە ئەگەر کەسێک بێ دەبێت لە ماڵی ناساوێکی بنێتەوە چونکە شوێنە گنێت یا بحەوێتەوە. جادینێ دێت و چێ بێژیە خودی کێ یاکو هەڕوو بەڕەت وستیای وەکی بیکێ بێ جادینێ دێت و چێ بێژیە خودی کێ یاکو هەڕوو بەڕەت وستیای وەکی بیکێ خود خاملات خود كاملات قد كسينجي جوتهرميكي خود كاملات خود خاملات قد كسينجي جوتهرميكي نيتو كريد بوي نيتو بير بوي من تنادي بيان شريكي نيتو كريد بوي نيتو بير بوي من تنادي بيان شريكي من تنادي جيتهيلم والله والله كسمي سنة من تنذي نذي نذي من تنذي جيتهيلم والله والله كسمي سنة ونهمي كيشت أميدي وقتنا خونا هايمي كيشت هوكي وقتنا خونا هايمي كيشت زفوكي وقتنا هەموو جوانیەکانی ئامێدی شوێنە گەشتیاریەکان شوێنە مێژوویەکان بواری ڕۆشنبیری و هونەر و فەرهەنگی لە ئامێدی پیشانماندان لە ئەشکەوتی ئینیشتێ کۆتایی بە بەرنامەی شار بە شاردێنین شوێنێکی فێنک جێدەڵین بۆ ئێوە بە هیوای ئەوەی گەشتیاران ساتێک بێنە ئەم ئەشکەوتە کە ئێمە لە بەرنامەی شار بە شار بە ئێوەمان ناسان تا بەرنمەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خوای گەورە یار و یاوەرتان بێ هەر شاد بێن ڕاوستن ئەم ئەبەنینین ئەم تووسانینین ڕاوستن ڕاوستن ئەم ئەبەنینین ئەم تووسانینین ڕاوستن ڕاوستن ئەم ئەبەنینین ئەم تووسانینین ڕاوستن Roasting, roasting.